کاتێک نێوی دایناسۆر دێت لەوانەیە ئەگەر فیلمی ژۆراسیک وۆرتان دیت بێ نێوی تیرێکس بە مێشکتاندا بێت بەڵام تەنیا تیرێکس نییە. ئەمڕۆ دەمانەوێ گەورەتر و بەهێزتر لە ئەوتان پێ بناسێنین. گیگاناتۆسۆرس گەورەتر و کۆنتر لە تیرێکس. سڵاو ڕێز، ئەم کاتتان باش هاوڕێیان. ئەمن چیا کۆمێرە ستودیۆی بڵینگۆیە. هیوادارم لەم بابەتە چێژی تایبەت وەرگرن و شتێک بە زانیاریەکانتان زیاد بێت. خۆشحاڵ دەبم کە پۆستەکە لایک بکەن و کەناڵەکە سابسکرایب بکەن و زەنگۆڵەکە شەڵکەن تا لە بابەت و پۆستەکانی دواترمان ئاگادار بن. ئەوەی کە دەیبینن تیرێکسە، بەنێو بانگترین دایناسۆری جیهان. لەوانەیە زۆر بەتان وا بزانن کە تیرێکس گەورەترین و دڕندەترین گۆشتخۆری مێژووی زەویە، بەڵام دەبێ بزانن کە ئەوە هەڵەیە. گەورەترین و درڕندەترین گۆشتخۆری زەوی گیگاناتۆسۆرسە. گیگاناتۆسۆرس 98 ملیۆن ساڵ پێش لە ئەرژانتین و باشووری ئەمریکا دەژیا. ئەم دایناسۆرە پێشتر نەناسراو بووە، بەڵام چەند ساڵێکە واتە لە ساڵی 2022ەوە نێوبانگی دەرکردووە. ئەویش چونکە لە فیلمی ژۆراسیک وۆرد ڕۆڵێکی گرنگی هەبوو. لەو فیلمە ئەم دایناسۆرە هەرە گەورەیە بەرەنگاری تیرێکس دەبێت. تیرێکسیش بوێرێکی ئازایە و بەرەنگاری گەورەتر لە خۆشی دەبێتەوە. زاناکان دەڵێن گیگاناتۆسۆرس گەورەتر لە تیرێکس بووە، بەڵام تیرێکس قورستر، بڕێک قەڵاوتر و پڕتر لە گیگاناتۆسۆرس بووە. لەولاشەوە گیگاناتۆسۆرس بڵێنتر بووە، هەر بۆیەش وەکو گەورەترین گۆشتخۆری زەوی لە قەڵەم دەدرێ. ئەڵبەت لە ڕاستیدا گیگاناتۆسۆرس و تیرێکس هیچ کات بەرەنگاری یەک نەبوونە، چون ئەو جووتە هاودەورە نەبوون. گیگاناتۆسۆرس زۆر کۆنتر لە تیرێکسە و 15 ملیۆن ساڵ پێش تیرێکس لە ناو دەچێ و ئاسەواری نامێنێت. باشە کە ئەمەش بزانن زاناکان و تەنانەت شوێنەوارناسەکان تا پێش ساڵی 1993 نەیان دەزانی کە بوونەوەرێکی وەها لەسەر زەوی ژیاوە. هەرەو ساڵ یەکەم کەلاکە بەردی گیگاناتۆسۆرسیان لە ئەرژانتین دۆزیەوە و سەیریەکەی لەوەدایە. کەلاکە بەردەکە بێکەم و کوڕی بووە، واتە 70% کەلاکە بەردی گیگاناتۆسۆرسیان دۆزیوەتەوە، کە ئەم ڕێژەیە بۆ بوونەوەرێکی وەها کۆن سەرسوڕهێنەر و زۆر کەم پێش دێت کەلاکە بەردی بوونەوەرێکی گەورە و کۆن ئاوا تەواو و بێکەم و کوڕی بێت. هەر بۆیەش زانا و شوێنەوار ناسەکان لەم بابەتە زۆر خۆشحاڵ بوون، چونکە تەمەنی ئەو کەلاکە بەردە 120 ملیۆن ساڵ بووە و کەلاکە بەردی وەها تەواو تەنیا لە بوونەوەرە بچووکەکان دەدیتراوە. دوای دۆزینەوەی کەلاکە بەردی گیگاناتۆسۆرس زانیان کە ئەوە گۆشتخۆرێکی هاوشێوەی تیرێکسە، بەڵام لە تیرێکس کۆنتر و جەستەیەکی گەورەتریشی هەبووە. نزیکەی 15 متر درێژاییەکەی بووە و باڵاشی لە سەری هەتاک و سەرعرز 12 متر بووە. ئەگەرچی باڵا و قەبارەی ئەو دایناسۆرە ئاوا ڕێک و دروستیاری کراوە، بەڵام کێشەکەی هێشتا نادیارە و دەڵێن نێوان 8-14 تۆن کێشی هەبووە. کاتێک کەلاکە بەردی ئەم بوونەوەرە دۆزرایەوە، زانا و پسپۆڕەکان ناویان نا گیگاناتۆسۆرس کارۆلینی. ئەو نێوانە یونانین و گەر بمانەوێ وەری گێڕینەوە سەرکوردی دەبێتە مارمیلکەی هەرە گەورەی باشووری. بەپێی توێژینەوەکان زاناکان بۆیان دەرکەوتووە خواردنی گیگاناتۆسۆرس و تیرێکس وەکو یەک بووە، تەنانەت ڕادەی خواردنیشیان بەقەد یەک بووە، ڕۆژانە نزیکی 30 کیلۆ گۆشت. ئێستا ئەگەر لە ژیان مابان کاریان ئەستەم دەبوو، چون گۆشت کیلۆیە ملیۆنێکە، بەڵام جیا لە شۆخی هۆکاری گەورەبوونی ئاژەڵانی ئەو سەردەمە فراوانبوونی خۆراک بووە و بە درێژایی ملیۆنان ساڵ ئەوانە هەر خواردویانە و خواردویانە تا ئەوەی کە گەورە و سامناک بوونە. ئەڵبەت لە سەردەمی دایناسۆرەکان گازی کەربۆندی ئۆکسیدی زەوی زۆر زیاتر بووە و کاتێک ئەو گازە لە کەشی زەوی زیاتر بێ هەوا کەمتر دەبێت و گیا و دارەکان زۆر چێژ دەبن و خێراتر گەشە دەکەن. ڕووەک و دارەکان لەو سەردەمە ئەوەندە بڵیند و گەورە دەبوون کە دایناسۆرە بچووکەکان نەیان دەتوانی لەو گژوگیایە بخۆن، هەر بۆیەش بە درێژایی ملیۆنان ساڵ دایناسۆرە گیاخۆرەکان درێژ و درێژتر دەبوون. ئەوەش بزانن کە گەورەترین ئاژەڵی سەرزەوی گیاخۆرێک بووە بە نێوی پاتاگۆتایتن. ئەم بوونەوەرە 6 تۆن کێش و
37 میتریش درێژاییەکەی بووە. هەرچەند پاتاگۆ تایتن زۆر گەورە بووە بەڵام درندە و گۆشتخۆر نەبووە و هیچ کات هێرشی نەبردە سەر ئاژەڵانی تر. ئێستا ئەگەر تیرێکسیان گیگاناتۆسۆرس ڕووبەڕووی پاتاگۆ تایتن ببنەوە چی دەکەن؟ دەتوانن ئەم بوونەوەرە گەورەیە بخۆن؟ دەبێ بڵێم نا، چون تا چاویان بە سەر و سیمای دەکەوێ دەترسێن و ڕێگای خۆیان خوار دەکەنەوە بۆ لایەکی دیکە. گیگاناتۆسۆرس شەوی لایگی لە چاوی تیرێکس لاواسترە و ددانی زیاتری هەیە کە هەر کامیان وەکو خەنجەرێکی تیژوایە. هەر شتێک وە بەرددانی بێ هەڵی دەدڕێ. بەڵام تیرێکس ددانی کەمتر و کوڵن و شەوی لایەکی بەهێزی هەیە. ئەو دوو دایناسۆرە واتە تیرێکس و گیگاناتۆسۆرس بەگشتی گێل بوونە بەڵام بۆ ڕاوکردن نا، بەباشی بیریان لێ دەکردەوە. بۆ یەش هەر ئاژەڵە بچووکەکانیان ڕاو دەکرد نەک ئاژەڵی گەورە و ترسێنەر. بەڵام ئەو کاتانەی ئاژەڵی بچووک لە بەردەستیان نەبا ئیدی ناچار دەبوون بچن بۆ لای ئاژەڵە گەورەترەکان کە زۆربەی کاتەکانیش دەکوژران. چاو لە ئێسکەبەندی و ئەندامی ئەم دایناسۆرانە بکەن. دەتوانین بڵین لە ڕاستیشدا هەروە بوونە بەڵام بۆ جۆری پێستیان هیچ کات ناکرێت لە 100% بڵین چۆن بووە. چون پێست نابێتە کەلاکە بەر تا بزانین جۆری پێستیان چۆن بووە. ئاخو چەرمی بووە یا کۆڵک و تووکیان هەبووە یا وەکو باڵندەکان پەڕ و باڵیان هەبووە. ئەڵبەت دەکرێ یەکێک لەم سێ بژاردەیە بێت چون باڵندەکانیش لە دایناسۆرەکانەوە هاتوون و هەمووشیان پەڕ و باڵیان هەیە. ئێوە بیری لێ بکەنەوە بوونەوەرێک وەکو گیگاناتۆسۆرس بە 8 کێش خێرایی هەڵاتنی 30 کیلومتر لە کاتژمێر تا بێ. تیرێکسیش هەر بەم شێوەیە بووە. ئێستا ئەم تونڕۆینە چه سوودێکی هەبووە بۆیان؟ بۆ ڕاوکردن. دەستەکانی گیگاناتۆسۆرسیش وەکو تیرێکس کورت و بێکەڵک بوون. نزیکە 1 میتر دەست کە بۆ بوونەوەرێکی بەو قەبارەیە هیچ سوودێکی نەبووە. ئەمەش جێی سرنجە کە بزانن دەستی ئەم دوو دایناسۆرە لە درێژایی ملیۆنان ساڵ بچووک و بچووکتر بووە. هەر لەبەر ئەوەی کە بێکەڵک و بێسوود بووە بۆیان یان دەبووە ڕێگایەک بۆ ئازار و برینداربوونیان لە شەڕەکان دەلایەن ئاژەڵانی دیکە. بۆیە ئەو دەستە هەر بچووک بووەتەوە تا ئەو ڕادەیەی کە بە زۆر دەدیترێ. لەوانەیەوەتان بیست بێ کە کەلاکە بەردی تیرێکس تەنیا لە ئاسیا و باکووری ئەمریکا دۆزراوەتەوە و کەلاکە بەردی گیگاناتۆسۆرسیش لە باشووری ئەمریکا دۆزراوەتەوە. ئەوە لە حاڵێکدایە کە ئەو کات وشکانیەکانی زەوی بەم شێوەیە بووە و هیندستانیش هێشتا بە ئاسیاوە نەلکا بوو. لە ساڵی 1994 کاتێک شوێنەوار ناسەکان کەلاکە بەردی گیگاناتۆسۆرسیان لە باشووری ئەمریکا دۆزیەوە زۆریان لەلا سەیر بوو و بیریان نەدەکرد کە بوونەوەرێکی وەکو تیرێکس لە شوێنێک جیا لە ئاسیا و باکووری ئەمریکا هەبوو بێ. ئەمەش هەنگاوێکی گەورە بوو بۆ بەرەو پێشبردننی زانستەکان سەبارەت بە دایناسۆرەکان، چون باشووری ئەمریکا ملیۆنان ساڵ پێش لە ئەفریقا جیا ببووەوە و ئێستاش بە چەنیا لە باشووری ڕۆژاوا هەڵکەوتووە. گوتمان کە گیگاناتۆسۆرس و تیرێکس زیرەک نەبوونە. ئەوە تێسکە سەری گیگاناتۆسۆرسە. بڕوانن چەند گەورەیە. درێژاییەکەی 180 سانتە و پاناییەکەشی نزیکەی 70 تا 80 سانت. بەڵام پێتان وان نەبێ هەر ئەو ئەنازەیە مێشکی تێدا بووە. نا، مێشکی بچووک بووە بەقەد مێشکی مەیمونێکی مارموسێت. بەگشتی دایناسۆرەکان چون ئاژەڵانێکی سەرەتایی بوونە، جەستەیان پێکهاتەیەکی ئاڵۆز و پڕ لە وردەکاری نەبووە. بەڵام وردە بەهۆی پەرەسەندن ئەم بارودۆخە گۆڕاوە و مێشکی ئێمە ئاژەڵانیش بەهێزتر و لێهاتووتر بووە. ئیدی دەستێکی زیای و بێکەڵک وەکو هی دایناسۆرەکان لە ئاژەڵاندا نەماوە. ڕاستە هێشتا بێعیب و بێکەم و کوڕینین، بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو باشتر بوون هاتوین تا گەیشتوین بە ئێرە، هەم ئێمە و هەمیش ئاژەڵان.